قورآن بخوێنەوە قورآن بەرەکەتە كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته خوا جل جلاله أم قرآني بمبارك باس كرده مبارك يعني بركة بو تماشا دكي بركة لمالكان نية يعني لو مالدا زور بهر زوري مالكان كم ترين بابلين بيداويستي هي كنيان بيت أجينا هموش تكانيان هي لا وسائل الجيان هموش تكان هي ئەوەی کە نیەتیان زۆر شتێکی کەمە بەڵام تەماشا دەکەی لەگەڵ ئەو هەموو هەبوونیەشدا لەشیان ساغە گەنجن بێ مشکلە بە حساب گرفتێکی وایان نییە کە هی ئەوە بێ جێگەی باز بێ کاسی تەماشا دەکەی ئەم ئافرەتە لەگەڵ ئەو پیاوە دائیمەن مشتومڕ و کێشان هەیە یان دائیمەن دڵیان تەنگە یان دائیمەن هەست دەکەن یعنی بەختەوەر نین بێکەوە هەست دەکەن بەرەکە لە ژیانیاندا نییە قەلەقی و دڵ ڕاوچێ و کەئابەیەک دایگرتۆن بەبێ ئەوەی هۆکارەکەی بزانن کاکە بەرەکەت نەماوە تۆ گوێ لە هەموو خەڵکێک ڕادەگری بەڵام گوێ لە خوای خەڵک ناگری هەموو شتێ دەخوێنیتەوە بەڵام قورئان ناخوێنیتەوە بووی بە دۆستی ئەم و ئەو سبحان الله دۆستت هەیە لە عەشیرەتی خۆت نییە دۆست و ڕەفیقت هەیە لە خەڵکی شارەکەی خۆت نییە دۆست و ڕەفیقت هەیە لە قەوم و گەلەکەی خۆشت نییە دۆستت هەیە عەرەبە دۆستت هەیە برادر یعنی ئینگلیزە هەیە تورکە هەیە فارسە باشە ئەو هەموو خەڵکە دۆستایەتی دەکەی گوێ لەم هەموو خەڵکە دەگری بەس قورئان نەکردووە بە دۆستی خۆت قورئان نەکردووە بە ڕەفیقی خۆت ئەم قورئانە نەخیانەت لێ دەکا نە نیعمەت و باشەکان لێ دەدزێت نە ڕێگەیەکی شت پیشان دەدات لە دنیادا لە قیامەتیشدا کە پێوە گرفتار ببیت ئەی بۆ لەگەڵ قورئان نیت ئەی بۆ ڕەفیقی قورئان نیت بۆ گوێ لە قورئان ناگریت بۆ ئەوەندە زیرەکین ئەوەندە زیتەڵین یعنی ئینسانی وا هەیە نەخوێندەوار خوێندەواری نییە بەڵام ئێستا بە جوهد و هەوڵ و تەقەلای خۆی عەرەبیەکی زۆر باش دەزانێت لای کەمی عەرەبی عامە عەرەبی جلفی هەیانە تورکیەکی باش دەزانێت هەیانە ئینگلیزی فێر بووە بەڵام نەیتوانێت تاوەکو ئێستاش نەیتوانێت خۆی فێرە قورئان کات ئەم قورئانە زۆر ئاسانە وئین خوا دەفەرمێ جەل جەلالوه وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر زۆر بە ئاسانی ئینسان دەتوانێت فێری بێت اینجا ئەم قورئانە عەزیزە خوا دەفەرمێ وئینەه لەکتاب عەزیز ئەم قورئانە عەزیزە یعنی خۆشەویستە گرانە لای خوای گەورە بە نرخە لای خوای گەورە وەڵڵاهی هەر کەسێکیش دەوێت بە نرخ بێ ژیانی بە نرخ بێ دەبێت لەگەڵ ئەم قورئانە دۆست بێت لەگەڵ ئەم قورئانە هاوڕێ بێت پشتی تێمەکەن خۆشەویستەکانی لە بەیانیدا جارێک قورئان بخوێنەرەوە شەوان مەخەوە بەبێ جارێک قورئان بخوێنیتەوە ژیانت بەرەکەتدار کە بەهۆی قورئانەوە دەرونت ڕووناکە بەهۆی قورئانەوە دنیای خۆت ئاسوودە کە بەهۆی قورئانەوە قورئان دەخوێنیتەوە وەختێک هەز دەکەی یعنی ئەم ئەوەی کە دەیخوێنیەوە کەلامی خوایە جەل جەلالوه هەز بە ئارامێکی زۆر دەکەی هەز بە سوکنایەکی زۆر دەکەی ئەو سەکینەتێکی تۆ هەستی پێ دەکەی بەهۆی قورئانەوە کافرێک هەستی پێ ناکە بەهۆی ماڵ و سامانیەوە بێدینێک هەستی پێ ناکە بەهۆی ئەوەی کە بەدوای حەز و خۆزگە و شەهوەتەکانی خۆی کەوتووە دەسەڵاتدارێکیش هەستی پێ ناکات کە پۆست و پلەکەی هەیەتی بەخوا کەس هەستی پێ ناکە ئەهلی قورئان لە سەعادەت و بەختەوەریەکدان خەڵکی سەر ڕووی زەوی هیچ کەسێک ئەو سەعادەت و بەختەوەری دەست ناکەوێت بۆیە کاتی خۆی دەیانگوت ئێمە لە نێو خۆشیەک داین پیاوە خواناسەکان ژنە خواناسەکان ئەهلی قورئان دەیانگوت وەڵڵاهی ئێمە لە نێو خۆشیەک داین لە نێو ئارامیەک داین لە نێو بەختەوەریەکدا دەژین ئەگەر خەڵکی بەهەشت لە نێو ئەو ئارامی و بەختەوەریەدا بژین والله لە نێو نیعمەتێکی گەورەدا الله ئەکبەر دەیانگوت ئەو خۆشێکی ئێمە هەمانە بەهۆی قورئان و دەستگرتن بە ئیسلامەوە بەهۆی ئەوەی کە لە خزمەت پەیامی خواداین جەل جەلالوه ئەو ئارامەی کە ئێمە دەستمان کەوتووە خەڵکی بەهەشت ئاوا ئارام بن بەڕاستی لە نێو نیعمەتێکی گەورەدا